فحملته ئەمەش مفاجأەی دووەم کتێب هێشتا مناڵە و باس و خواستی شوکردن نازانێت هێشتا باس و خواستی سکپڕبوون نازانێت ئێستا دوو جۆر نەخۆشی دێتە سەرشانی نەخۆشی دوو گیانە نەخۆشی مناڵ نەخۆشی ناڕەحەتی لەشی کە یەکەم سکە هەروەها نەخۆشی نەفسیش کە ئیتر بۆی بووە بە واقعێکی حاڵ و فحملته فانتبذت به مكانا قصيا دور كوتو لو شوێنەش دیسان چوە شوێنێکی دوورتر ئەمە طبعا لە شوێنەکانی تر خوای پەروەردگار کە ئەژێڕێتەوە فەرمێ فنفخنا فيه ئەو مەلایکەتە فووی کرد بە یەخەی کراسەکەیان کە ئەو حەملی ببێ ئەمما چۆنیەتی ئەوە و چۆن بوو بە سەبەبی باوەڕمان بەو شێوەیە پێیەتی کە خوای خالقی ئەم گەردوونە کردوێتی چونکە ئەو ئیشانەی تر کە خوای پەروەردگار کردوونی لەمە مهمترن دروستکردنی ئادەم لە دروستکردنی سەیدنا عیسا مهمترە چونکە لە بێ دایک و بێ باوک بووە ئەمیان عەلە لەقەل دایکی بەو شێوەیە کە حەملی بوو فحملته فانتبذت به مكانا قصيا ئەمەش ناڕەحەتی دووەم و هەزەی دووهەم کە بەری کەوتووە فأجاءها المخاض ئەنجا وردە طبعا فترەیەکی زەمەنی پێچووە بەتەئکید لێرە مفەسیرەکان هەندێکیان ئەڵێن زەمەنەکەی سەریع بووە دروست بوو هەندێکی تریش ئەڵێن خۆی طەبیعی تر نۆمانگ و نۆڕۆژەکەی پێچووە پاشان مناڵەکەی بووە و ئەرجەحیش ئەوەیانە والله ئەعلەم ئیتر دوای شتێکی طەبیعی بووە بەڵام لە مەنطقەکەی خۆی دوور کەوتووە چۆتە شوێنێکی تر فاتخذت مكانا قصيا فحملته فانتبذت به مكانا قصيا ئەنجا ناڕەحەتیەکی تر مفاجئەیەکی تر کە بەسەری دێ و یەکەم جارێتی فأجاءها المخاض ئەنجا ژانی لەدایک بوونی مناڵەکەیە کە دیسان ئەویش هەر ڕانەهاتووە مامانێکی لا نییە دڵسۆزێکی خۆی لەگەڵا نییە دایکی خۆی لەلای نییە پووری خۆی لەلای نییە خوشکێکی تری نییە شووی کردبێ پێشتر و مناڵی بوو بێ و بێ بە دیاریەوە بێ لەلای تەخفیفی کە ئەم ناڕەحەتیانە یەک لەسەر ئەم مەریەمە هەیە لەسەر ئەم کچە فأجاءها المخاض إلى جذع النخلة ژان و ئازار هێنایە لای قەدی دارخورمایەکەوە قەدی دارخورما معلومە قەدی ئەستورە خورما ناکەوێتە خوارەوە وەکو میوەی تر نییە دارێکی پێچێشی بە قەدەکەیە و میوەکەی بکەوێتە خوارەوە بەڵکو وەکو هەمومان نەزانین کابرا کە خورما لێ ئەکاتەوە بە مشارێکەوە ئەچێتە سەرێ یان دەمەداسێکی پێ ئەچێتە سەرێ یەک هێشوە خورماکانە بڕێت بەڵام ئەمە فەرمێ خوای گەورە چۆنی بۆ ئاسان کردووە بۆ ئەوەی ئەم هەست پێ بکا کە دەستی خوای پەروەردگاری لەگەڵایە ڕەحمەتی خوای پەروەردگاری لەگەڵایە هەنگاو بە هەنگاوی هێنێتە پێشەوە بۆ ئەو موقیفە گەورەی کە مواجهەی خەڵکی پێەکە لەسەر ئەو مناڵەی کە بوویەتی لە مجتەمەعێکە کە خەڵکی زوو ئیستیعابی ئەو ناکەن ئەو مناڵەی چۆن بووە بەبێەوەی باوکی هەبێ کە هاتووە بۆ لای جذع النخلة بۆ قەدی دار خورمایەک قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا وش مفاجأة سيما خوش قبل مردنا أم موقفهم بسرانا لا فقيري خوي لا ذليلي خوي لو محنتي كتياتي لو آزار نفسي أي شيء لو آزار بدني أي شيء لهر وضعي تركتياتي سنهاية يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا نسيا منسيا أرجح أو يعني خوش من بمرد مايو ناوم هر نبوايو یان وەکو فەڕۆپاتاڵێکی بێنرخ فڕێ بدرامایە ئیتر ئێهمال بکرامایە فرامۆش بکرامایە و ئەم وەزعەم ئاوا بەسەر نەهاتە فەناداها من تحتها مفاجئەی چوارەم لەپڕ وەختێکی زانیکەوە مناڵەکەی بووە و لە داوێنیە مناڵەکە فەناداها من تحتها مناڵەکە بانجیەکە ئەوەش مفاجئەیەکی زۆر گەورەترە کە بەڕاستی تەسەورکردنی ئەو هەڵوێستە کە لەوێ بەسەر مەریەما دێ شتێکی زۆر قورسە لەسەر ئەم حاڵەتانی بەسەری هاتووە فەناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا خفتيش مخو ماش ترسى أنجا طبعا وردة لقليا رادية لقل أو جوي غصية كم كبوي هاتوا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا لقل أويك زكريا بيني وكخوا منالي شي بيبخشيوا لەگەڵ ئەماکە بەم شێوەیە لە خەڵوەتگای خۆیان بووە و فریشتە هاتۆ بۆ لای و مناڵێکی پێ ببەخشێ ئەم ژانەی کەوا ژانی مناڵ بوونەوە هاتۆتە لەشی پاشان مناڵەکەیە بێ ئەم مفاجئەیە کە ئەم مناڵە لە داوێنی خۆیەوە قسەی لەگەڵا ئەکا وەڵێ مەترسە و خەفەتیش مەخۆ قد جعل ربك تحتك سريا لە نزیک تۆ خوای پەروەردگار ئاوی بەرهەم هێناوە ئاوێک هەڵقوڵاوە
سرية يعني ڕووبارێکی بچووک بە عەرەبی پێڵەن جەدوەل ڕووبارێکی زۆر بچووک وەکو دێراوێک وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا قدي دار خرماك بجولين روا دار خرماك كيوت اخوارو او كيوت خوي دار خرماك كم بقايمه كم بقوته امش زيستانه خوي ضعفي هي اصلا افردي كيشه فياو اتشت السري هشول خرماكان ليكاتو بمشارك يعني بتشقويكي تيج شجاي او ام بس قد كرا وشيني خرماك كيوت اخوارو بورشي خرماش بتايبتي رطبا جنيا يعني خرمايتي تازه بيشتو كيوت اخوارو ئاویشی لەلایە ئێستا لە خەستەخانەکانە لە زۆر شوێن بۆ ئافرەتی زەیستان شەکراوی بۆ ئەگرنەوە ئەیدەنێ شەکراو یعنی هەم تاقەی حرارەکەی لە شەکرەکەەوە وەرەگرێ هەم سەوائلێکیش کە لە لەشیان نامێنە و کەمە بێتەوە دیسان بۆی ئەو شلەمەنیە زیاد کاتەوە ئاوەکەی ئەدەنێ ئاویش بە تەنیا نەبێ بۆی تەئسیری تێ بکات بەڵکو بۆ یەکەم بە شەکراو بەڵام لێرە لە جێی شەکرەکە ڕوتەبا جەنیە ئەم خورما تازە پێگەیشتووە ئەم خورما تازە پێگەیشتووە یەکەم ئیستیفادەی چییە همو افرتك كحمليه بي زياتر توشي قبضيه بي ام خرمايا همو ريشالكاني لشي نرمكات دوهم همو افرتك كسكيه بي باش تقدانانكي ماسولكاني كشاون بويا في يستي اسل لتدريب بافرتي حامله دوي من البون بوي لشي تيغنتشي تمارين السويدي بو دائما بوي وردور او كرشي كزياد بو ماسولكان وردور تقلص اي بيبكا زياتر بيته يك خورما خواردنەکە لەوێ خورمای تازە کە ئافرەتی زەئیستانەی خوا ماسوولکەکانی پێدێنێتەوە یەک ئەوە مەعجزەی قورئانە سلوبی قورئانە ئەنجا خواردنی خورماکەش کە ئاویشی لەگەڵە خوا نەرمتری ئەکاتەوە یارمەتی ئەو هۆرمۆن و گڵاندانە ئەدەن وەکو پەپسین و ڕەنین کە لەناو مەعیدەی ئینسانە هەن وردە وردە ترشەڵۆچێکن ئەرژن بەسەر پارویەکە کە ئەیخوا بۆی وردە وردە زیاتر هەضمی کا و مەمیلەکانی بتوانن استفادە لێ بکەن وەری بگرن ليرش أبويا فرمي وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا أنجا أو خرماياش جوري شكرك شكتياتي شكري كلوكوزا فرقي هي لقال أويك الشكرك بشكري بخوا بو نتيجة دعيتوشي شكر شيبك أمان سريع هضم ذات سريع هضم تركرين فكلي واشربي أمش هردوشي وكو شكرا وكواعي بيشي خو بشخوروا وكزنة النشكي هي قدی دارەکەش هەرچەند ئەستور بێ خوای گەورە قودرەتی چوای داوەتێ وای بۆ ئاسان کردو کە ئەی جوڵێنەتەوە ڕەتەبەکانەکە و نەخوار و خورما تەڕەکە وەقەڕی عەینە چاو دڵیشت ڕوون وەکو کوردەواریانە چاو دڵیشت ڕوون خوای گەورە چۆن هەڵی بژاردووی چ مناڵێکی پێبەخشیوی چۆن سەرپەرشتی کردووی چۆن هەموو شتێکی بۆ ئاسان کردووی لە بەردەمتا وەقەڕی عەینە فإما ترين من البشر أحدا هر وقتێکیش کە خەڵکت بینی پیا و کەسانێکی ترت بینی فقولی بڵێ إني نذرت للرحمن صوما من نذرم کردووە کە قسە ناکەم لەگەڵ هیچ کەسێکە فلن أكلم اليوم إنسيا ئەمڕۆ بڕیارم داوە نەذرم کردووە لەسەر خۆم کە قسە لەگەڵ هیچ کەسێکا ناکەم باش کە ئەو قسە ناکە مناڵەکە ئەمجارە قسەکە فأتت به قومها تحمله أمش أو هەڵوێستە ناخۆش و قرس و ناڕەحەتەیە کە لە پڕێکە ئافرەتێکی داوێن پاک و لە عایلەیەکی داوێن پاک و ناسراو بە دینداری و خواویستی لە پڕێکە لەو لاوە دێتەوە مناڵێکیشی بەبەرەوەیە فأتت به قومها تحمله هاتوا بۆ لای قەومەکەی خۆی و هەڵی گرتووە قالوا يا مريم لقد جئت شيئا فريا مريم چیت کردووە تۆ ئابڕوت بردین شتێکی زۆر خەتەرناکت کردووە شتێکی زۆر خراپەکاریت کردووە ئیفترایەکە شتێکی زەقە لەناو کۆمەڵگەیە شتێکی وات کردووە لقد جئت شيئا فريا يا أخت هارون هەندێک ئەڵێن لە مفەسیرەکان ئەم یا أخت هارون يعني أي خوشکی هارون چۆن هارونی برای سەیدنا موسى لە عیبادەتیا زۆر مەشهور بوو يعني أي مريم خۆتۆ پێیانەوتی خوشکی هارون لە عیبادەتە چۆن ئێستا ئەمەت کردووە یان ئەو هارونەی تر کە بە عیبادەت مەشهور بووە و ڕەیسی معبەدی جوولەکەکان بووە شۆن لە کوردەواری خۆشمانە کە یەکێک عیبادەتی زۆر دەڵێ کوربابە شێخی سەنعانە يعني یەکێک پێڵێن کورباب خۆ تۆ شێخی سەنعان بووی ئەمە بۆ ئازن لە مێژەکانت هێناوە ئەمیش بەو شێوەیە یا أخت هارون ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغيا باشە خۆ تۆ نە باوکت خراپەکاریەکی کردووە و نە دایکت خراپەکاری کردووە و داوێن پیسیان لێ نەوەشاوەتەوە ما كان أبوك امرأ سوء
باوكت پیا و خراپ نەبووە، پیاوێکی داوێنپیس نییە، خراپەکار نییە. وما كانت أمك بغيا، دایکیشت بە هەمان شێوە داوێنپیسی نەکردووە. ئەی چۆن تۆ ئێستا ئەم مناڵەت هێناوە؟ فأشارت إليه، دەستی ڕاکێشا بۆ مناڵەکە. مفاجأەیەکی ترە، قالوا كيف نكلم من كان في المهد صبيا؟ باشە ئێمە چۆن قسە بکەین لەگەڵ مناڵێکە مەلۆتکە کراوە، قومات کراوە، پێچراوەتەوە لە قوماشێکە داین و چۆن قسەی لەگەڵا بکەین؟ چکە وەختە سەیدنا عیسا کە لە دایک بوو هەروەکو چۆن لە چیرۆکەکەیە فەرمێ مەکان قەصیە دووری خستەوە، وەختە کە چووە ئەو شوێنەی کە پێوترێ بەیت لەحم، لە شارێکە لە دایک بە پێڵن بەیت لەحم. طبعا بەیت لەحم چەند کیلۆمەترێک چەند میلێک لە بەیت المەقدسەوە دوورە، لە شوێنێک لە ناوچەیەکە 10 کیلۆمەتر تقریبا دوورە. ئێستا مناسبەی هەرە گەورەی بەیت لەحم دا چەند ڕۆژێکی تر هەر لەوەیەکرێ لە بەیت لەحمەکرێ لە فەڵەستین لەژێر دەسەڵاتی سوڵتەی یاسر عەرەفات هەیە. لەم منطقەیە کە چۆتە منطقەیەک و پێوترێ وادی ڕوعات، دۆڵی شوانکارەکان گۆشەگیر بووە لە تەرەفێکیانە کە ئەو شوانەی شوێنەکەی چۆڵ بووە لەوێ نەبووە. ئەمیش فەئەجاءها المەخەڵ، هەموو ئەوروپاشە لە تەختە ئاخوڕەکە دروست دەکەن وەکو شتێکی پیرۆز وەکو یادگارێکی جوان وەک بیرخستنەوەی عیسا تەماشایەکەن. طبعا هەموو مەسیحێتەکەیان کردو بەو جۆرە شتە ڕەمزانەی کە لەگەڵ هەواهەوەسی خۆیان ناگونجێ، یادگاری و لەزەتی خواردنەوە و ڕقصکردن و حەفلە گێڕان و بەڵام ئەگەر پێیان بڵێ وەرنە کەنیسە و ئینجیل جارێک بخوێنەوە نایخوێنەوە. هەروەها لێرە مفاجئەیەکی ترە کە پێیان وجدیان أم حادثة شونا فأشارت إليه فنجر راتشابو من علاكا قالوا كيف نكلم من كان في المهد صبيا؟ شو قصدين لقضي شكاية للان كيك دايا لبيش كيك دايا من على شواب بتشو؟ قال إني عبد الله. أم جار من علاكا لبرشاوي هموريان ويتي من عبدي إخوان أويا كم بو أوي روجة للروجان خلشي نيبرستن وابزانا أما كوري خوايا هروكو مسيحي كان دعاء إخوائي يرى فرمي فاختلف الأحزاب من بعدي من بينهم. أمجد فرمي قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا. أما أخلاقي منه أمش أخلاقياتي سيدنا عيسى وحتى أوكاتيك نمعه. أفرمي من عبدي خواي پروردگارم خواي گەورە بڕیارە کە کتابم بداتێ کە ئینجیلە. طبعا ئینجیل شو شيء ئینجیل يعني مجدات شوار ئینجیل هەیە کە معترفە ئێستا لە لای مەسیحیەکان. ئینجیلێکی تر هەیە پێڵن ئینجیلی بەرنابا کە پاپای فاتیکان اعترافی پێناکە. بەرناباش یەکێکە لەوانەی کە لەگەڵ سەیدنا عیسایە بوون لەو باخەدا کە هاتوون بۆ گرتنی کە ئەو ئینشاءڵڵە شەوێکی تر دێمە سەری. بەڵام بەرنابا خۆی ڕیوایەتی گرتنی سەیدنا عیسا جێڕێتەوە چۆن لەگەڵیا بە طبعاً ئەوان هەموو بەناوی المعلم پێڵێن. بەڵام ئێستا کەنیسە فاتیکان اعتراف بەوە ناکە. هەروەها لە نێوانی ئەو اختلافاتانەی کە خۆشیان هەیەە زیاتر لە 150 کتێب لە نێوانیانە اختلافات هەیە کە اعترافی پێ ناکەن، چونکە حەواریەکانی سەیدنا عیسا ئەصحابەکانی کە لەگەڵیا بوون دوای سەیدنا عیسا هەمووی تووشی ڕاکردن و معاناتی تعذیب و چەوسانەوە بوون و هەر یەکەی کەوتنە لایەک. ئینجیلیشیان دوایی نووسیوەتەوە لە زاکرەی خۆیان، معلم ئاوای و فلان ئاوای و بۆیە ئینجیلی مەتی، ئینجیلی مەرقس، ئینجیلی یوحەنا، ئەم ئینجیلانە یا لۆقا مەسەڵەن کە لە ناو خۆیانە سەیرەکەی اختلافاتێکی زۆر زۆر لە نێوانیانە هەیە، چونکە ڕیوایاتی بەشەرێکن کە گێڕاوێتەوە. بۆیە ناتوانرێ اعتیمادی کولی لەسەر ئەوە بکرێت. خوای گەورە فەرمێ فەنەسوا حەظًا مما ذوکروا به، هەندێک لەو شتانیان بیر چۆتەوە کە نانووسی و نانکردووە. هەروەها سەیدنا عیسا فەرمێ وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا. نوێژ و زەکات و چ زەکات بخۆی ئەوەی وتمان پاڵفتەکردنەوەی ئەخلاقیاتی خۆی لە شوبهات و شەهەوات، هەروەها کەسانی تر کە باوەڕی پێدێنن چ مەسەلەی پارە بێ. ما دمت حيا يعني ما دام زندو بمێنم وبرا بوالدتي کە ئەخلاق بەرز بم لەگەڵ دایکمە ڕەفتاری جوان بنوێنم. ولم يجعلني جبارا شقيا، واشي لێ نەکردم کە بمەکابرایەکی چەق و چێش و سەرسەری و توندڕە و خراپەکار. والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا. سڵاوی خوش لەسەر من هەیە لەو ڕۆژەوەی کە لەدایک بووم، لەو ڕۆژەش کە ئەمرم، لەو ڕۆژەش کە زیندووە کرێمەوە کەوا بوو سەیدنا عیسا مردووە.
وخواي قولا فرمي يا عيسى إني متوفيك ورافعك إلي. هروها أفرمي ذلك عيسى ابن مريم. أما تشيروكي عيسى كري مريم بوشي أشفرمي عيسى كري مريمي كشي عمران دائما وكان يندينيتوا لبروي علاقي بعقيدة وهي ويخلطك ونزانه أنزل ليرك تماشي أم تشيروكي ذاك مريم كين هيج علاقي بهيج جور بياوي ترونيا روايات التوراة وإنجيل كأي جيريتوا ككسي ترهب ودزجيراني بيشوي مريم وبناوي يوسف النجار كخزمي خوي بوا طبعا روايات كإما نشوين بلا لبروي هيج تيك لو باسو خواسانا لقرآن كي خوي ترورجار لكن بردسي ما ذلك عيسى ابن مريم أو يشيروشي حضرتي مريم عيسى كري مريم قول الحق قصي حق وتواو أويك إخوائي الرجال لم قرآنات كردوتي الذي فيه يمترون أو أنك اختلافات ونزاعاتك زوريان هي بسبب تاريخك هي عيسى أي نسنوا سببك ما كان الله أن يتخذ ولدا چونك ممكن نية إخوائي الرجال كرك بو خوي دياري بك إخوائي قرأك فرمي قل هو الله أحد يعني أحد نيفرمو واحد چونك واحد اثنان هي نيفرمو أول الثاني هي فرميت قل هو الله أحد هيك تري مقابلني لزمان الشاء ممكن يعني بكري خوشي نار دبيتي چونك لدواي سيدنا عيسى مسيحي كان زور تشوسين رانو يكمين مجمعي نيقيي فيالا يكمين مجمعي علماء كان يمكن زمان قسطنطينة علماء كان كوكرنوا هزارو مزيكي دو صب قشة مناقشات ينكر لسر إنجيل بلان دواي دو سطو سيوتين صال صار 235 ميلادي يكم جلسي قولي برفراواني مسيح يكان كرابوي بكرل نوت مسيح تشيبوا كمر كان بيان لين يعقوب يكان وتيان عيسى خوابوا هاتو تسر زيودا يرشتو هندي جتر وتيان عيسى كري خوابوا هوش بيان لين نسطوري هندي جتر وتيانا عيسى خوي خوابوا لمريم جزء كلا خوابوا هروها الله شك باوكي بيان اوان الأب والابن والروح القدس أو كإشارة الصليب كأكل بوهر سيشي أولش قسم سهم يعني بوا قسم شي تريش يعني كإيمان يعني وكو إيمان أهل الإسلام هي بسيدنا عيسى بلدايك بوني ببشريتي أو هروها بشوي مردنو نماني أو ما كان لله أن يتخذ من ولد سبحانه باكو بعيبي بخواي فروديار شون كرك بريار داك بو خوي به إذا قضى أمرا أن يقول له كن فيكون أو قال هر إرادي هر وقت إرادي ببه اشتيك بالرياض دا كفرماني كرببه دس بجاء به وإن الله ربي وربكم سيدنا عيسى فرمان خوايب جوراء الله فروردقاري من يشو ايوشا فاعبدوه ببرستن هذا صراط مستقيم أما يربازي الراس فاختلف الأحزاب من بينهم فويل للذين كفروا من مشهد يوم عظيم فروها أو آيتان تركب دوايا دين درباري سيدنا عيسى شوي لداي يبون كي بم شوية ويما اعتقاد ما نوايا كخواي فروردقار بو شوية دروسي كردوا لرحمي مريم وبو شويش لداي يقبوا بو شويش هاتوتا ناو كومل كي خويو كوتوتا بانقوازي خوايو لسي صالشا بو بيغمبر إن شاء الله لا كاتي شترا تواوي كين أويش ألين بوي تشاكتر لقرآن حالي ببين باشتر فير ببين باشتر هاوزيستكان وديدا كان من راسكين وأقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خير والسلام عليكم ورحمة الله وبركاته.